پێشانگایەکی فۆتۆگرافەری منداڵانی دوانە بۆ یەکەمین جار لەلایەن ڕێکخراوی کوردستان فۆتۆوە کرایەوە. منداڵی دوانە یەکێکە لە هەرە دیمەنە جوانەکانی کۆمەلگا بەگشتی و تایبەت لە ماڵەوە. جۆرەکانی منداڵی لێکچوو جیاوازن. شێرزاد ڕەسوول جێگری بە پرسی ڕێکخراوی کوردستان فۆتۆ دەڵێت منداڵە دوانەکان جیاوازن لە کۆمەلگا و کوردستان فۆتۆش بەردەوام وێنە جیاوازەکان نیشانی بینەرانی دەدات. بیرۆکەم پێشەنگای لە دانیشتێک بوو کاک عومەرکەریم کە ئەندامی دەستەی کارجێڕێت. بیرۆکەی ئەوەی پیشاندا کە منداڵە وێکچووەکان هەمووی لە پێشەنگایە کۆبکەینەوە. دوای ئەوە بانگەوازمان کرد. لە بانگەوازەکەدا خۆشبەختانە دەتوانین برین فۆتۆگرافەرانی زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان، ئەوانەی کەوە وێنەی وێکچوویان نەبوویان، ئەوانەی منداڵی وێکچوویان پێدەزانی، فۆتۆی ئەم منداڵانەیان گرت کە بەشێک لە 14 منداڵیان هی باشووری کوردستانە و 2 منداڵی کەشی ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی کوردستانە. دوو کچە گەنجی دوانم لەگەڵا، بەڵام ئەوان دوانەیەکی لێک نەچوون لە ڕوخسار. هەرچەندە وەک خۆیان باسی دەکەن لە زۆرێک لە هەڵس و کەوتەکانیان لێک چووە، تەنانەت بەیەکەوە دەخەون و بەیەکەوەش خەبەریان دەبێتەوە، بەڵام ئەمان بەهۆی ئەوەی ڕوخساریان لێک ناچێت کەمتر تووشی کێشە و گرفت بوونەتەوە، بەڵام ئێستاش بەیەکەوە قوتابی یەک پەیمانگا و تەنانەت یەک بەشیشن. دەرسەندێمە دوانین بەڵام تۆزە لە ڕووی شکل و شێوە لێک جیاین، بەڵام یان لە ڕووی تەبیعەت و ئەوانەوە بەیەک دەچین، بەس هەندێک دوانەکان هەن کە مەقسەد کێشەیان بۆ دروست دەبێت لە ڕووی شکل و ئەوانە لە نێوان خێزانەکانیان، بەس ئێمە لەو کێشەیە دوورین، ینی کێشەی وامان نییە لە ڕووی شکلەوە، بەڵام ئەوەیە لە ویکتورمانەوەیە لە ڕووی تەبیعەتەوەیە زیاتر، تەبیعەتمان زیاتر بەیەکتر دەچێت. لە تەواوی قۆناغەکانی خوێندنیانی بەیەکەوە بووین تا پۆلی 12 و ئێستەیش هەردووکمان لە پەیمانگەی تەکنیک ینی بەشی ڕاگەیاندنی یەک بەشمان هەیە. و بێگومان ئەگەر خوشکێکت هەبێت دوانە بێ و تەمەنی خۆت بێت، ینی نزیکترین هاوڕێتە، وابزانم هاوڕێت دەرەوە ئەوەندا کاریگەری نابێت بەسەرەوەی کەەوە خوشکی خۆت هەبێت. زۆر بەشتماوەکەی کە خواردن و جلوبەرێک تەنانەت ئەو کاتانێک کە هەریەکمان لە جیاکەین زۆر بەجا بێک و بە خەبەردەین یان بێک و دەنوین کاتێک نامە دنێرین، ئەنەی دەڵێ ئەو نوشتیم و بدێم و ئەمش خەریکە دەنەوە ماتەی خواردن نوشتمان بێکەوە زۆربەی بازاڕشمان هەڵبژانی جلوبەرگیش هەمووی بێکەوە تا ئەو یەکمانە. کامەتان گەورەترن تۆیان خوشکەکەت؟ من 5 قوڵێک گەورەترم دە و 5 قوڵێک. حسابی خوشکی گەورەت بۆ دەکات؟ ئاسیدا وەک هاوڕێنمانی خوشکایەتی لەلایەکە بەس هاوڕێتی نزیکترە، هەنێ هەم هاوڕێ نوێم خوشکین. هەر لە پێشانگەکە چاومان دەکەوێت بە لینا و لیندا کە 2 منداڵی دوانەی لێک چوون. ئەمان وەک دایکیان دەڵێت جگە لە سیما و ڕوخساریان هار و هاجەکەشیان وەکو یەکە، و دایکی منداڵەکە وەشی پێوتین کە ئەمانە مانگی دانەیەکیان هارتر دەبێت لە ماڵەوە، واتە مانگێک ئەم و مانگێک ئەمەی تر. ناویان لینا و لیندەیە، بەس ماشەڵڵا خە و هەموو شتیان لەگەریەکە تا تەوازنیشیان ینی وەزنیشیان و خواردنیان و هەمووی وچیەکە ینی هیچ فەرقیان نییە. فترە یەکەچیان هاتر دەبێتەکە. منداڵێک بە تەنیا بەخێویکەی ئەوەکانی ئاسانترە، ینی ئەو وەسایلێن بۆ جێبەجێ دەکەی ئاسانترە، وەکو دوانەیەک نییە. دوانەکە جاوێ مەسەن ئەو دەگریە ئەو کردەکەیەوە کەیت کرد ئەوە دەبێت دەست پێ دەکات. ئێمە هەر ئەو جا لە دوای یەکیش بوو، مەسەن ئەو کردەبەوە ئەوکەیتە لە دوی دەست پێ دەکرد، یعنی ئەوە نەبوو برێن بە دوان پێکەوە ئەوە بن. نەخۆشییان هەر ئەوەیە، یعنی پێکەوە نەخۆش دەکەون. بێگومان ئەمانە بەسەرهاتی خۆشیان هەیە. دایکیلیا چەند بەسەرهاتێکی خۆشمان بۆ باز دەکات. لێکیان ناکەم و چیز نیشانیان نیە بە خۆیان، بە گوارێستا نیشانمان کردینە، یەکەچان قاشی ڕەشەویت کە سپیە، ڕۆژەچان گچکە بوون، دووچان 6 مانگان بوون، شیرم نۆگرتنەوە، ئەوە هەر دەگریایی کەچان دەگریا لە برسان نەم دەزانێ ئەویت کار دەمدا هەتا هینایەوە ئەو دەزانیمان نەماندایتە ئەویتکە نەمان دەزانی. یەکێک لە شاکارە هەرە جوانەکانی کردیگار هەبوونی منداڵی دوانن، ئەو منداڵانەی کە لە ڕووی سیما و هەڵس و کەوتەوە لێک چوون. بۆیە تەنها دایک و باوک دەزانێت بەخێوکردنی ئەرکی منداڵێکی دوانە چەندە قورسە، و بەشە لەو فۆتۆگرافەرانەش باش دەزانن، چونکە ڕاگررتنی 2 منداڵی لێکچوو بەیەکەوە گرتنی وێنەکانیشان لەوەیە تۆزێ ئەستەم بێ، و دایکەکە بێگومان باشتر لە باوکەکەش دەزانێت بە پێوەی ڕۆژانە هەڵس و کەوتیان لەگەڵ دەکات و هەڵگرتنی 2 منداڵیش بەیەکەوە بەڕاستی کێشێکی قورسی هەیە. عیمران ئەمیر لە شاری هەولێرەوە تایبەت بەرنامەی پەیامی ڕۆژ.